ئێوارەت باش کاک پێشەوە ئازادۆمەراویم لە کەناڵی ئاسمانی پەیام ماوەیە کە ڕێگا بازرگانیەکانی هەرێمی کوردستان گرفتیان بۆ دروست بووە بە تایبەتی ئەمڕۆ دووسایدی شەقڵاوە هەریر لە بەیانیەوە گیرا بوو ڕێگاکە بەڕووی بازرگانانەوە بە حکمیەوەی هاوڵاتیان ڕێگایان گرتبوو ئەوانیش لە بەرامبەر ئەوە دووسایدەکەیان داخست ئەم گرفتە بۆ چارەسەر ناکرێتن ماوەیەکی زۆرە ڕێگای بار هەڵگرەکان گرفتیان هەیەەوە ناوە بینی هاوڵاتیان ڕێ ئەگرن ڕێگایان پێ نادەن بە ئەو ناوچانە داهاتوە بکەن پرسیاری دووەممان بانجی بازرگانی عراقی ڕاگەیەنراوێکی بڵاو کردوتەوە ئەڵێتن ئامادەین بانجی بازرگانی عراقیم ئەڵێ ئامادەیمان هەیە بەشداری تەوتینی موچەی موچەخۆرانی هەر پرسیارەکەی ڕفقەکان بەڵێ بەڵام وەزارەتی دارایی ئەڵێتن ئەوان ئامادەن بێنە نێو هەژماری من بەڵام ڕاگەیەنراوەکەی بانکی بازرگانیە مەناڵێت ئەم دوو پرسیارم هەبوو نەگەر وەڵام بدەیت پرسیارەکەی یەکەمت تایبەتە بە پارێزگارەکانی هەرێمی کوردستانەوە کە بێگومان من بیریومە کە چەندین جار ڕێنماییان دەرکردووە بۆی کە ئاسانکاری بکرێت لە ڕێگەوبانەکان و ئەخیر بڕیار کە بەرچاوم کەوت ئەوە بوو کە تونێلی پیرمام ئۆتۆمبیلی گەورە هاتوچۆی ئۆتۆمبیلی گەورەی تێدا قەدەغە کرا بۆیە ئەمە پرسێکە ڕۆژانە هەندێک جار پێویستی بە تعلیمات هەیە پارێزگارەکان ئەم بابەتانە چارەسەرەکەن و پێم وایە کردوشیانە ینی بەڵام هەندێک جاری ژەر کێشە دێتە پێشەوە بەنسبەت ئەوەی TBI شەوت بۆ چوارەم جار قسەی لەسەر ناکەم دەست خۆش